کاک شەوقی بەخێر بیت زۆر سوپاس قەت باوەڕم ناکراوە تۆ ببینم زۆر سپاس بەخێر بی خۆشحاڵ بووم من زیاتر زۆر بەخێر بی سەر چاو زۆر سوپاس قەت ناچێ هاتووی بۆ کتێبەکەی نانا من کتێبەکەی تۆم هەمووی خوێندوتەوە ئەی چۆن و بەلاتەوە بەڕاستی تۆ باشترین نووسەری کتێبەکەی تۆ گەوهەرە هەموو پارەی دنیا هێنێ سپاسی لطف دەکەم کەم جملی و لا زۆر پەسەند بوو خوا حەزەکە بزە ئەوەی کە ئەڵێ دڵدارەکەم تۆ ئەکەم بە ماڵی ئەبەدیت جگە لە تۆ بوونی هیچ گوڵێکی تر ناکەم ئەڵڵا لەو دێڕەکە جوانە بڕواکی ئەو شعرە سعاسی شەو نووسیوە بە گریانەوە بەخوا لە ژوێنێکی زۆر حەساسی نووسی پێم بڵێ بزانم لەکوێ ئاخرزانی تۆ شوێنەکە تۆزێ سڕی حەز ناکەم حەزەکەم بە منی بڵێ ئینکاری ماڵە بە قوڕنەجی دەزانی لەکوێ لەکوێ لە دەبلیوسی یا ئاخرزانی تۆ نیاع لە ئەدەبیاتی منە جێ نابێت تخوا ببوورە لە نێوان ڕستەکان تا هەزارەها کلیل هەیە تۆ فێری ئەوەت کردین کە ئێمە چۆن ئەو کلیلە بشکێنین شکانە غەدار شکاندم بەڵام لە نێو گەردەلوولێکدا گیرم خواردووە پێم ناخۆشە نابێت ڕەشبین بیت ئەوێ بە جوانی سەیری دنیاکەیت ئەبێ بزانی ئەو کاتی کە خۆت ئاوا بێت دەمە و ئێوارە بەیانیان ناوا دەوری سعات شەشونی خۆت هەڵێت ئەڵڵا وشەکانت چەند جوانن ئەڵێم ئەتوانی هەنێ وشەی جوانم فێرکەی فێر دەکەم بەزەزانیتون تۆزێککە مشتری و شدیت ئەو کاتانی کە فێر دەکەی بێت تۆزێک ئەهۆم بێت دوکانەکە غەڵەت تێنەکەی نانا غەڵەت تێناگەم اینجا هاتووم بۆ کتێبەکە ئەی تۆ نەوە خوێنومەتەوە با خوێندومەتەوە بەڵام بۆ هاوڕێکانمە بۆ ئێوانی سوودی لێ ببینن ئەها زۆر زەڕورە چاوە لێە ئەبێ بەلایانی کەمەوە کتێ بەردوو ئافرەتێ بێ یا هەر هیچ دەبێ هیچ دەبێ ئافرەت دوو کتێبی بەرکەوێت بەڵێ هیچ لە یەک نەگەشتین بۆم داناوی کتێب بەسییانمان ئەوە شەر باشە بمەرێ فەرموو زۆر سوپاس چیەکەی وە چیەکەی ئەی پارەی کتێبەکان ئاخە تۆ نازانی بۆ ئافرەت بە بەلاشە لای من تۆ پیاوێکی چەند جوانی خۆزگە هەموو پیاوەکانی دنیا وەکو تۆ بوون خوا ئاوە وەسفم مەکە من تەحەمووی ناکەم بەخوا زۆر سوپاس دەکەم خوا حافیز بۆ کوێ ئەی ئەڕۆم کتێبەکانی هەم بە هاوڕێکانم ئافرەت بێتە لای من و گوڵ نەبات جەریمەیە گوڵی سپی لە ئوستاز شەوقیەوە ئەمە پێ وترێت وەردە بێزە هێلکەیە وەردە ئەبیڵس گوڵی سپی لە شەوقیەوە زۆر سوپاس زۆر بەخێر بیت خوا حافیز ڕەوانە دەکەم زۆر فەرموو باوکەڕۆ فەرموو ئوستاز شەوقی بەخێر بێ سەر چاو زۆر سپاس بوو برا بزانم لە ناوەختی شەهاتم نەوەڵ هاوە لە دەبلیوسی بم دوو سێ ڕۆژە فەلافل لە خۆم ناوسی خۆم داناوە ئیشەڵا باشە بی ئەمرکە ئوستاز دوو ڕۆژەیەم بۆ دوکانەکە و داخراوە بۆ مەشغوڵم خەریکی ڕێکخراوێکی تازەین کتاب بەرە کتاب بێنە ئەندام وەگرە 200 کەس هاتۆ ناوی خۆی نووسی بۆ ئەندامێتی ئەڵڵاه ئەمکی بە ئەندام لەو ڕێکخراوەتانە تۆ ئەندامی مەفروزە ئەندامی لەو ڕێکخراوەی ئێمەیە ئێمە خەڵک فێر دەکەین چۆن مەحەبە بەکاربێنێت حتا یەکەم ئیشمان چۆنێتی بەکارهێنانی مۆز هین ئەڵێ مۆز یارەبی تۆبە سۆس ئێمە ئەبێ سۆز بڵاوکەین و بەناو کۆمەڵگایە ئەوەی ڕاستی بێ هاتووم بۆ 20 کتابی تر 20 هەفتەی پێشوو 5,000 لێ تەبع کردەوە بەس بەڕاستی چووکە کە خەڵکەکە زۆر ئەیبات دوانم ناواتەوە تێکی دام ناو بۆ برادێکی خۆم بەخوا وعدم ماوەتەیە ئەی دڵ مەشکێنی جاگەم بتوام دڵی تۆ بشکێنم یاخوا ئەو دڵە بکە بەسەر چاو بەس بەخوا هەرو دوو کتێبەشمان ناوکو پێم وتیت قەینا بم دوانە شەر ڕازیم ڕازیم چی پارەکەی ئەی تۆ نەوت بۆ ئافرەت بەلاشە غەدار بیرم ماوە ئەی چۆن یاخوا بەخێر بێت ئەی هەراو بەڕێمەکەی جا من دڵمی ئاوا تۆ بەڕێکەم گوڵ بۆ گوڵ یاخوا بەخێر بێت سەر چاوم یاخوا بەخێر بێت خوا حافیزە بێت خوا لەگەڵ خوا حافیزە بێ یاخوا